قسە و باسەکەین لەسەر ڕەوشی شانۆ و بێگومان لەسەر 27 سێواتە ڕۆژی جیهانی شانۆ و هەروەها ڕۆڵی ژنانیش لە نێو شانۆی کوردیا بە شێوەیەکی گشتی. گفتوگۆکەم لەسەر تاوی ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز خاتوون نیشتیمان عەبدوڵڵا کە بەڕێزیان شانۆکارن و کورسات مەگەزین میوان خاتوون نیشتیمان. سڵاو لەبێ، زۆر بەخێربێ. خان زۆر سوپاس بۆ تۆ. پامت چی ئەمڕۆ فەرموو؟ زۆر سوپاس دەکەم بە بۆنێ ڕۆژی جیهانی شانۆ سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە هەموو شانۆکارانەکەم و بە تایبەت شانۆکارە هاوڕێکانم لە هەرچی شار و شارۆچکەی کوردستان و سلێمانی بە تایبەتی و ئەو شانۆکارە جدیانی کە لە هەموو بارودۆخێکی سەختە لەگەڵ شانۆیان و بۆ ئەم ڕۆژە شانۆ پیرۆزەکەن. پێم خۆشە باسێک لە ڕەوشی شانۆ بکەم لەگەڵ بەڕێستا و دواتریش ڕۆڵی ژنان و کچان لە ئێستا لە نێو شانۆی کوردیا. چکازانین کە ساڵ بە ساڵ و بڵین دێ لە دوای دێ بێگومانم بابەتانە گۆڕانکاری زۆریان بەسەر هاتووە. ئێستا خاتوون نیشتیمان ڕەوشی شانۆ چۆنە بینێ لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بە تایبەت چەگەر باسی شاری سلێمانی بکەین؟ بە شێوەیەکی گشتی ڕەوشی شانۆ زۆر ینی سەختە بۆ شانۆکاران لە ئێستاە. ئەم قسانە ئەو نەمان و تۆ تەوانێت تقریبەن وەکو سواوی لێ هاتۆ بەڕاستی و هیچ کەسێک گوێمان لێ ناگرێ و هیچ لایەنێک و هیچ بەرپرسێک نییە ینی لەم شارەیە لەسەر شانۆ بێتە قسە و ڕۆژی شانۆ هەمیشە قورس بۆ شانۆکاران. باشە بەرهەمهێنانەکەی قورسە کەسە بە خۆشحاڵەوە بەشێک لەو شانۆیانە ئێمە لەسەر تەختی شانۆ ئەیبینین و بینەرێکی زۆریشیان هەیە. ئەمان بێگومان ئێوە خۆتان لەوانەیە معانات و گرفتەکانی زۆر زیاتر بزان لەوەی کە شانۆیەک چۆن بەرهەمیێت. بەڵام لەگەڵ هەمومانەشە بەردەوامی بوونەکان بوونیان هەیە. بەردەوام بوونەکان لە ڕۆحێتی شانۆکارەکان خۆیانایە دەروونخان، چونکە ئێمە خۆشەویستیمان بۆ شانۆ بۆ ئیشەکەمان وای لێ کردوین کە بە هەموو سەختیەک بەردەوام بین لە هەموو هەلومەرجەکە ئێمە هەر قوربانیمان داوە بۆ شانۆ. ئەجینا هیچ لایەنێک و هیچ حکوومەت هیچ ئاورێک لە شانۆکاران نایەتەوە بەڕاستی هۆڵ نییە، بودجە نییە، موچە نییە، نەخۆشی بەردەوام هەیە. یعنی ئێمەی شانۆکارین کە خۆشەویستیمان بۆ شانۆ وای کردووە کە بەردەوام بین و کاری جوان پێشکەشکەین. ئەجینا ئەگەر بڵێ وەکو حکوومەت و وەکو بەرپرسان هیچ هاوکارێکمان نین. بەعکسەوە هەموو پرۆژە شانۆکانی ئێمە بەیەک دنیا سەختیاتی ئەپارڕێ، بەڵامەوە ئێمە شانۆکارین کە خۆشەویستیمان بۆ کارەکەمان وای کردووە کە بەردەوام ئیشی جوان پێشکەش بکەین و هەتا ئێمە ئەو سەختیانەش ئەبڕین زیاتر خۆشەویستی شانۆ لە ڕۆحمانە جێگیرە بێ. گرفتەکان بۆ خانمان لەم ڕۆوە دوو ئەوەندەشە. هەندێک کات هەیە هاوسەرن، هەندێک کات هەیە دایکن و هەندێک کات هەیە چەندین ئەرکی تریشیان شان بەشانی پیاوان لەسرە. ئەمانە چۆن چارەسەرێکرێ خاتوون نیشتیمان؟ دەروونخان زۆربەی کارە شانۆیەکانی من مناڵی بچووکم هەبووە بە پەلا بەجەم هێشتووە و خواردنم حازر کردووە، دەوامم کردووە و هاتوومەتەوانێ لەگەڵ کاتی پرۆڤەیە خۆم گونجاندووە. بەڵام ماندووبوونێکی زۆر لەسەر شانی منەوەکو خانمێک بەڕاستی، چونکە ینی خانمانی ئێستا شان بەشانی پیاوان کارەکەن و هیچ گومانێتیانە کە ئێمە هیلاکترین لە ڕووی ماڵداریەوە و لە ڕووی مناڵ بەخێوکردنەوە. یعنی یەک دنیا ئەرک و یەک دنیا قورسی لەسەر شامانە، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بەردەوامین لەبەروی ئێمە تەواو یەک جار قەرارمانیاوە کە ئیش ئەکەین بۆ شانۆ بۆ پێشخستنی شارەکەمان. بەڵام هیوادارم کە یعنی لایەنە پەیوەندیدارەکان لایەنە بەرپرسەکان لەگەڵمان بن وەکو ئێمە کە ئەو بەردەوامین و کۆڵماین ئەوانیش لەگەڵمانە بن کار ئاسانیمان بۆ بکەن. کاکە بودجە بۆ کار شانۆیەکانمان دانین، ینی بێمەعنایە کە مکافئەی ئەکتەرێکی ڕئیسی 200,000 بێ بە هەر کەسێکەڵێ ئەڵێ چۆن شتی وابێ. یعنی تۆ کەوەکو ئەو هەموو قوربانی با هوەر لەگەڵ ئەوە شابۆ ینی ژیانتی پێ بەڕێ بکە قەیچەکە وەکو هەموو ئەکتەران و وەکو هەموو دەرهێنەرانی دنیا بە ئێمەی هونەرمەندانیش ژیانێکی شایستەمان هەبێت، ینی بەهایەکمان بۆ بگەڕێتەوە وەکو هونەرمەند. ئەو ئاستەنگیانەی لە بەردەمانەیە زیاتر قورسی نەکەن لەسەر شانمان. بەڕاستی من ئەگەر ئیشەکەم تەنیا شانۆ بێت هیچ مهم نییە لام، ینی بەوە ژیانم بڕوات ئەو کاتە ئەتوانم من دەوام ناکەم بە ئیسراحەتی خۆم
ئیشوکاری ماڵەکەم و دوای ئەواچم بۆ پرۆڤ و جوانتر و باشتر کارەکەم پێشکەشەکەم بەڵام سەرڕای ئەم هەموو قورسی سەرشانی ئێمە ئاوا هیچ کارە شانوەکەمان بڕێەوە ئەبرێ بەداخەوە ینی زۆر سێ ئەوە قورسە لە سەرشانی ئێمە لەگەڵ هەموو ئەم گرفتانەی کە بۆ شانۆکاران هەیە ئەمڕۆ تا چەند گرنگە بۆ ئێوە ئەم ڕۆژە ئەم ڕۆژە بەڕێ من نازانم ینی هیچ لە بارودۆخی شانۆکاران ناگۆڕێ ئەم ڕۆژە تەنیا ئەوەیە ئێمە لەم ڕۆژەیە دڵمان خۆشە بەوەی کە کارێکی شانۆیمان کردبێ یان خزمەتێکمان بە شانۆ کردبێ وەکو شانۆکارە دڵمان بە ڕۆژەکە خۆشە ئەگینا ئەگەر بیتە سەرۆی کە ڕۆژێک و چەند سەعاتێک ڕۆزم هیچ لە بارودۆخی شانۆکاران ناگۆڕێ بەڵام ئەوەیە کە لەم ڕۆژانەیە ینی گرنگە هەبێت فستیڤالەکان هەبێ کار و چالاکی بە لەبەری بەردەوام شانۆ ئەبدەیتە بێتەوە ینی بەردەوام کاری تازە پێشکەش ئەکرێ هانی هاوڕە شانۆکارەکان ئەدرێکە بەردەوام ئیشی تازەمان هەبێ ئەگەر چی بودجەش نەبێ بۆ یا بودجێکی کەم هەبێ بەڵام ئەم ڕۆژانە گرنگە ینی تۆ من هەستەکەم کە ڕۆژێکەیە تایبەتە بە شانۆ ڕۆژێکەیە کە تایبەتە بە من ینی لەو ڕۆژەیە کە شانۆکاران بیر ئەخرێنەوەوانی بیری هەموویا کۆ ئەبێتەوانێ و کار و چالاکی هەیە سوپاسی بەڕێوەبەرەتی شانۆکەم کە زۆر ماندوو بوون بۆ پیرۆزکردنی ئەم ڕۆژە ڕۆژی جیهانی شانۆ ئەمڕۆ لە تۆی هەرێمی کوردستانەوەکو لە دەستپێکی پرۆگرام و ئاماژەم پێکرداوەکو ئێستا لە هەموو شارێک لە هەموو شارۆچکەیەک بەگومان چەندین نمایش و ئەم ڕۆژە بەرز ڕاگیراوە ئەمە تا چەند هیوا بەخشە بۆ ئێوەی شانۆکاران کە هیچ نەبێلانی کەم لەم ڕۆژەیە بتوانن چەندین بابەتی تایبەت بە خۆیان یاخود چەندین شانۆکار بتوانن ئاوا بەو شێوەیە ڕۆژەکان پیرۆز بکەن و یادی بکرێتەوە هیوادارم بەردەوام بێت ینی لە هەموو شار و شارۆچکەکانە شانۆ بۆ تەنیا ڕۆژێک نەبێت بەردەوام هەبێت بەردەوام هۆڵەکانی شانۆ لە با 20 هۆڵ هەبێ بە شانۆ لە هەموو شارەکانە ینی بەردەوام ئێمەش ئیشمان ئەبێت نەک هۆڵێک و دوو هۆڵ و سێ هۆڵ و تەنیا لە ڕۆژێکە ڕۆژی جیهانی شانۆ بەردەوام ئەبێ شانۆ هەبێ شانۆ کولتوری نەتەوەیەکە شانۆ پێناسی نەتەوەیەکە ینی ئەبێت ڕۆشنبیری شارێک یەکەم جار بە شانۆکەیەوە ئەناسرێت ئەجا مەجالەکانی تر و بوارەکانی تر لەبەرەوە گە بەردەوام شانۆکاری جوان هەبێ بێگومان بینەریش ئەبێت ینی ئەگەر بینەر ئەڵێن بینەر تۆراوە لە کارە شانۆیەکەمە نا ئەگەر بینەر ئەوتانە دوا ڕۆژەکانی بابلۆ هەبوو کارێکی جوان بوو بەڕاستی بینەر بۆ تۆراوە تا ینی مانگێک کە بەردەوامەوە ئیشە بەردەوام بینەری خۆی هەیە ئەگەر ئیشی جوان هەبێ بینەری جوانی شانۆ لە هەموو بارودۆخەکە هەر هەیە بە هیوای بەردەوامی و بۆ هیوایم کە هەمیشە بەردەوام بن پامی تۆ چیە لەم ڕۆژەیە بۆ هاوڕە شانۆکارەکانت و بۆ ڕۆژەکەش بە شێوەیەکی گشتی ئۆکوتم پیرۆزبایی لەسەر جەم شانۆکارە ماندوونە ناسەکان ئەەکەم دەستی ماندووبوونیانە گوشم بەردەوام بن بێگومان بەردەوامە بین ئەگەر ئەو پێویستیانێک کە وەکو شانۆکار ئێمە هەمانە ئەگەر بۆمان جێبەجێ بکرێت بەردەوام ئێمە ناوەستین لە هەموو بارودۆخەکان نەوەستاوین و دەستی ماندووبوونی هاوڕە شانۆکارەکانم ئەگوشم لێرەوە و لە زمانی ئەم یادەیە چەندین نمایشی تر هەیە یەکێک لەو نمایشانە نمایشی هاوڕێمان دێرین حامید کە لە سوێکی مانگیان نمایشەکرێ خۆم مدیرین تاجێ و ئیشەم و هیوادارم کە بینەرێکی باشی هەبێت و کارێکی شایستە ببینین بێت و دەستی ماندووبوونیانە گوشم پیرۆزبای ئەم ڕۆژیان لێکم هیوادارم بەردەوام لە کاری جوانە بین بۆ هیوایم کە خانمانیش هەمیشە جێپەنجیان دیار بێت لە خانمانی ناو شانۆ بەڕاستی چەند خانم ئەکتەرێکن ینی بە پەنجەی دەست ئەژمێردرن کە بەردەوام لە هەموو بارودۆخەکە خەریکی ئیش و کارەکانین و شانۆ ئەەکەین هیوادارم زیاتر بن و هیوادارم بەردەوام بین و کارەکانمان بۆ ئاسان بکرێت بتوانین هەموو کاتێ بەردەوام بین لە شانۆ. سوپاس بۆ خاتونیشتیمان عەبدوڵڵا شانۆکار کە ئەمێوارە لە کورسات مەگەزین بوویت دووبارە ڕۆژی جیهانی شانۆ لە تەواوی شانۆکارانی کورد لە هەر شوێنێکی جیهانن پیرۆز بێ.